لەبارەی تێچووی شەڕەکەوە دەوترێت هەر خولەکێکی ئەو شەڕە بلیۆنی دۆلار کەوتووە. یعنی تێچووەکە زۆر زۆرە بێ جگە لە کاولکاریەکان تێچووی کاولکاریەکان بۆ ئەوەندە تێچووی هەبوو ئەم شەڕە. خۆی شەردای من بڵین مەسرەفی گرانە تێچووی زۆرە بێتن لە هەموو شەڕێکە، بەڵام لەم شەڕایەسە بڵین لە دەقەیەکە مەلیۆنی دۆلار تێچووی ئەم شەڕەیە. تۆ ئەگەر سەیری فڕۆکە بکەی بە ئاسمانەوە، سەیری موشک بکەی، ئەم هەموو موشەکەی بەکاریمان هێنا، ینی ئەمریکا و ئیسرائیل بەکاری هێنا دژی ئێران، ئەگەر بەرگری بێتن، ئەگەر تۆماهۆک بێ، ئەگەر هی فڕۆکە بێتن، ئەگەر GASSM بێتن، هەموو تۆماهۆک بێتن، هەمووی خەرجەکەی خەیاڵیە. ینی تۆ موشەکەت هەیە بە 3 ملیۆن و نیو دۆلار تاکو 15 ملیۆن دۆلارت هەیەوە ئەڕوا بۆ 25 ملیۆن دۆلاریشت. ئێمە کە باسی ئەماکەین خەرجی بەسی ئەمەیە، بەس باسی زەوی ناکەی تۆ چەندێ زەرەری پێگەیشتووە. ینی 400 ملیۆن میلیارد دۆلار 400 میلیارد دۆلار تەکلیفەکە، بەڵام ئەگەر بینە سەر زەوی لە تریلیۆن ڕەتەداتن لە ماوەی 39 ڕۆژە. تۆ ئەمەد بەسەر هاتووە لەم شەڕەیە، یعنی خەرجەکەی خەیاڵیە. ئەگەر بگەڕێینەوە ئێستا با بڵێن بۆ نمونە شەڕی ڤێتنام، لە شەڕی ڤێتنامە کە 10 ساڵی خایاند، ئەو کاتە 1.2 تریلیۆن دۆلار تەکلیفی کرد، 1.2 تریلیۆن بە 10 ساڵ. بەڵام ئەگەر لەیەکی بدەینەوە لەگەڵ ئێستاە لەم کاتەیە پارەکە کاتە 39 تریلیۆن دۆلار. زۆرە. لە جەنگی جیهانی یەکەمیشە هەت تاکو بڵین 209 میلیارد دۆلار ئەم شەڕە تەکلیفی کرد. بەڵام ئەگەر لەیەکی بدەینەوە لەم کاتەیە ئەو کاتە ئەو پارەیە 209 کاتە 5 تریلیۆن دۆلار لە شەڕە پارە زۆر. شەڕی جیهانیش بووە، شەڕی جیهانی وە هەموو دنیا بەشدار بووە لە ناویە. بەڵام لێرە جیاوازی لە چەکە بێت. بەڕاستی جیاوازەکە زۆر زۆرە لەگەڵ شەڕانێکە باس کرد. یعنی بە 39 ڕۆژ تۆ بە کاولکاریەوە حسابیکەی تریلیۆنی دۆلار تریلیۆنی ڕەتی داوە. ئەگەر ئەم شەڕە 6 مانگ بەردەوام بووە ئەوە هەر خەیاڵیە بێتن. بەڵێ خەیاڵیە بێ پارەکەی. باشە حەزەکەم ئەوە ینی تێڕوانینی لەسەرەوە بزانم کێ پارەی ئەم شەڕە دەدا. من لەوە پێشوتومە یەک ئەمریکا تعویز نادە، ئەوە نایدە بە هیچ وڵاتێ قەرەبوو ناداتن. دوو قەرز ناداتەوە بە هیچ جۆرێکی. چی ئەیداتەوە؟ وڵاتانی کەنداوە. فەرمونون سعودیە، قەتارە، بەحرێنە، ئەو هەموو زەرەری پێیانگەیاند و فەرموو ئەوە شەدەنەوە ئەمە شەدەنەوە چارەسەری خۆشتانەکەن. لە کۆتایە هیچ شتێکیان پێ ناکرێت ئەبێت تعویزی بدەن. ئەم پارەیە ئەوانەی دەنەوە هیچ لایەکی تر ئەم پارەیە ناداتن.